یا الله بابزانین ئەم شەو کێ ئەکەوێتە بەر حەملە ئەرەوەڵا سڵاو ڕێزم بۆ هەموو خۆشەویستان و هەموو عەزیزان هەیە هیوادارم کە هەمیشە سەرحاڵ بن و ژیانشی خۆش و ئاسودەتان هەبێ و ئەم شەو لەسەر بەزمی شێخ جەعفەر و ئەو کێشانەی کە بوو دوێنێ شەو کۆمەڵێک قسە و باسمە بێ هیوادارم کە بتوانم سوودێ بە هەموو لایە بگەێنم و ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆ هەمووتان هەیە ئەرەوەڵا یەک دوو دقیقە وەسین تا هەموو بەڕێزانە کۆبنەوە دوای کۆبوونەوەی خا برادران و دۆست و ئەخ ئەمانە اینجا ئەکەینە ناو قسە و باسەکانەوە عەزیزانی من ئێوە چۆن دەبوو باستان چۆنە خەبەراتان چۆنە چی هەیە چی نییە دنیا بەدەست کێوەیە بابزانین وەزع چۆنە ئەرەوەڵا بەخێر بێن سەر چاو بەخێر بێ یاخوا بەخێر بێ کاتەکەمان مناسبە سعاتی 8 دقیقەیە تا هەموو بەڕێزان کۆبنەوە 2 دقیقەیە وەسین و دوایەوە ئەچنە ناو قسە و باسەکانەوە سڵاو بەخێر بێن سەر چاوی مناتن بەخێر بێن عەزیزانی من خۆشەویستان بەخێر بێن های زەمانە بەخێر بێن باشەوە عەزیزان بۆچی پاتیەکان و ئەوانە پێیان ناخۆشەکە من لایفەکە مشکلەکەی چییە بەڕاستی هاتی ئەو پارتیە گەر دەسەڵاتی بۆ یاسەری پانەکردمەوە پێی ناخۆشیەکە کە منش بەشەرێکم و ڕەم هەیە و قسەی خۆمەکەم یعنی چییە ئێوە دەیان تەلەڤیزیۆنتان هەیە ڕۆژنامەتان هەیە میدیاتان هەیە هەزاران زڕناشەن و دەهۆڵکوتتان هەیە پارەی دزی زۆر لە بەردەستانایە ئێمەش مۆبایلێکی قۆڕ و ئەم سۆشیال میدیا و فەیسبووکێ چوار قسەیەکەین بۆ پێمان ڕەوا نابینن بەڕاست یعنی چییە مەسەلەکە چییە پارتی بۆچیە تا لێ دەممان بەسن کاکە بامێ قسەی خۆمان کەین بە قوربان بامێ ڕێی خۆمان بڵین بە چاوەکەم ئەرەوەڵە دەی باشە عەزیزان ئەچمە ناو قسە باسەکانەوە خۆشەویستان هیوادارم کەس دڵگران نەبێت چونکە ئەم شەو قسەی من توندە لە ڕاستیە عەزیزان چەند جار وتومە من لەگەڵ کەسا دڵداری ناکەم کە هاتە سەر مەسایلی ڕەخنە ئەگرم ئەمە بیزانن لە بەرامبەر دز و جەردە و ئەمانەیە زمانی من زمانێکی توندە لە حەقیقەتە من باوەڕم بۆ قسە قۆڕە نییە کە کاتی خۆی ئەیانوت ئەبێ ڕەخنەی ڕوخێنەر نەگری و ڕەخنەی داهێنەر بگری نازام شکی لە بابەتانە ڕەخنە هەر ڕەخنەیە ڕوخێنەر و داهێنەر و نازانمانەی نییە دوای ئەوەش ڕەخنەی ڕوخێنەر لە کێلەیەکەتی پاتی وەڵڵەه بە ڕەخنەی من بێ حەزەکەم ئاسەوە دەنیمێنێت ئەوە باباجیزان عەزیزان و خۆشەویستانی من باش گوێ بگرن بۆ ئارام ئەحمەد باوەکو دادتاشەکانی زوو ئەمەش نەخەمە پەنای گوێمەوە باش گوێم بۆ بگرن ئەو هێزە کۆماندۆیی کە سەر بە شێخ جەعفەرن دوێنێ شەو ئەو کارە ساتیان خوڵقان لە سێمانیە ئەمە گوایە سەر بە هێزی حەفتەیش مناڵێکە خەڵکی هەولێرە و ناوی ئاکام عومەرە وە خوشکەزای تارقی تۆپخانەیە ئەم لیوایە هەمووی خەڵکی کەرکووک و ناوچەی دووزن و ئەم بابەتانە بەڕاستی ئەم کەسە سەرپەرشتیەکە کاتی خۆی ئەم مناڵە متەرجمی شێخ جەعفەر بووە چونکە پێم وایە لە ئەمریکا بووە یان چوزانم ئینگلیزی ئەزانێ وەرحاڵ ئەویان نازانم دوایی ئێستا بۆتە ئەم بەڵایە و ئێستا سەرپەرشتی هێزەکەی شێخ جەعفەرەکە لەگەڵ خوشکەزایەکی شێخ جەعفەر بە ناوی بەرهەم باشە ئەمانە ئەم هێزە کە بە ناو سەر بە یەکەی هەفتای یەکێتیە وەک گوایە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە دەنا قسەی یەک کەس لە لای ئەم هێزە ناخوا قسەی شێخ جەعفەر نەبێت واتە میلیشیایەکی چەکداری تایبەتی خودی شێخ جەعفەرە خۆشەویستە ڕاستیەکەی ئەوەیە کە هێزێکی چەکداری تایبەتە پێکاتەیە لە کۆمەڵێ مرۆڤی بێخاوەن و سەرسەری زیاتر ئەمانە لە سەگی ڕاوەچن و دوور و نزیک پەیوەندیان بە پێشمەرگە و ناوی پێشمەرگە و ئەخلاقی سیاسی و ئەخلاقی کۆمەڵایەتی و ئەخلاقی چەک و جبەخانەوە نییە بەڕاستی باشە ئەمانە خەڵکیان هەیە کە لای مدیری شۆتەی سلێمانی تاعینە ناوەکەیم لەلایە بەڵام ناوەکەی نابم ئیشی ئەم کەسە تەنها پەیداکردنی حەبی ترامادۆڵ مۆرفین و پەسەدینە نازان چییە ئەمانە ئەم حەبانە ئەکرێ لە سلێمانیە و ئەیبا بۆ ئەم هێزە حەبخۆر و تریاخۆر و دەرمانخۆر و سەرسەری و چەقۆکێشە کە هێزی شێخ جەعفەرن خۆشەویستانی من ئەم هێزە تەنها لە دەڤەری سلێمانیە ئاوە تعدا لە خەڵگەکەن ئەسڵەن نارن بەلای کەرکووکا بڕۆن یان بچنە هەولێر و ئەو شتانە بکەن کلچیانە قتێنێ بنە مەڵەی بازانی باشە بەڵام چونکە لە سلێمانیە بەڕەڵاخانەیە ئیتر ئەمانە بوونەتە شت بوونەتە بەڵا بەسەر خەڵکی سلێمانیەوە بەڕاستی
عزیزان و خۆشەویستانی من هەر کەسێ چوار چەکداری بەشێنەوە بێ لە دەڤەری سلێمانی دەتوانێت هەموو شتێک بکا بە ئارەزوی خۆی ئاسایش پۆلیس دژە تیرۆر هەتا توایی ئەمانە تەنها و تەنها بۆ فەقیر و هەژار ئازان ئێستا من بچمەوە سلێمانی هەمووی پەلاماری مێژەکەم هێزم نییە بە نمونەی چەکدار و ئالەم بابەتانم باشە هەموو ئەمانە مافیای حکوومەتین مافیای دەوڵەتین یان کۆمپانیای سکوریتیان هەیە لەژێر ئەم ناوانە کۆمەڵە چەکداریان هەیە کۆیان کردوونەتەوە وەکپەکاریان نەهێنن لە پێناوی بەشەوەندیەکانی خۆیانە خۆشەویستانی من هێزی چەکداریان هەیە کچ و کوڕەکانی ئەم بەرپرسانە هێزەکانی باوکیان بەکار ئەهێنن هەرچی کارە ئەیکەن بە زەبری هێز باشە دەرمان تریاک و حەشیش ئەفرۆشن تەعدا لە خەڵک ئەکەن ئابڕووی خەڵکە بن هەرچی بێ ئیحترامی و بێڕێزی هەیە لەناو ئەم هێزانە هەیە بەڕاستی هەتا تەقە لە ئاسایشەکەن لە پۆلیسیەکەن لە مروریەکەن ئەمانە وەکوتم هەمویان مافیان و هەمویان چەتەن بە ناوی حیزبی حکوومەتەوە هەر ڕۆژێ بێ چەندین پەرپرس لە دەڤەری سلێمانیا بەرە بنە گیانی یەکتر و کوڕی خەڵک بەکوش ئەدەن ئەم پاتاڵانیشکەن لە دەور و بەریانەیە بەڕاستی دوێنێ شەو کچێکی شێخ جەعفەر بە خۆی و ئۆتۆمبیلە دزیەکەیەوە کە باوکی بۆی دزیوە تامان خۆشەویستان ڕسمی کچێک بڵاو بۆتەوە ئەو کچێکی شێخ جەعفەر نییە خۆشەویستان هیوادارم ئەوەی ئەو پۆسەی کردووە ڕسمی ئەو کچێکە شێخ جەعفەرە ڕسمەکە بسێتەوە ئەو کچە بۆ بێ بە قوربانی کاکە ئەوە کچی شێخ جەعفەر نییە خۆشەویستانی من تکایە بیسڕنەوە ئەو ڕسمە هەزار ڕسمی شێخ جەعفەری ئەوە بڵاوکەنەوە ژمارەی سیارەکەی ئەم کچە 5 یەکیە باشە ئەکەوێتە مەفرەزەیەکی سەرشەقامی ئاسایشەوە لە منتیقەی سەرچنار و ئەوانە لێ پرسن هەویەکە دیان ئەلەم بابەتانە کچەکەڵە من کچی شێخ جەعفەرم جادەمێکە ئەم قسە قۆڕانە باوی هەیە هەر کەسێ لیانە پرسێ ئێمە کچی فڵان کەسین جا کچی شێخ جەعفەری دیێو دەراوە ئەوکی مشی لێم عالەمێ ئەوانش ئەڵێن هەویەکەتمان بەرێ هەر کەسەیە ئەڵێ ئێمە کچی فڵانە مەسئولی باشە بەڵام ئەو هەویەکەی نایەت باشە یەکسەر ئەڵێ ئێستا حسابتان بۆ بکەم ئەچێتە ئەو لاوە سڵامەتیەک و لە پێشەوە ئەوەسێ تەلەفۆن ئەکا بۆ ئەم هێزە شڕەخۆرە دوای دەخولک ئەم هێزە لە فەرماندەییەوە ئەگەنە سەری باجارە چی ئەمەیان پێەیە دەست دایان سیارەی مێکزەمینی و دۆشکە و بیکەیسیان پێەیە بەبێ ئەوەی کە لێکۆڵینەوەکەن بپرسن بڵێن بابە چی بووە مەچەلەکە ئاسایی چی بە تۆ دادگیان کێشەکە چییە یەکسەر دەسەکەن بە تەقە و بە بیکەسی تەقاندن و بە دۆشکە تەقاندن کشەکە سوار سیارەکەن ئەیبن سیارەکەشی ئەبنەوە و ئەم شەڕەکە باشە دەزەکەن بەشە حەو کەس بریندار بۆ لە هێزەکانی ئاسایش کە جا ئاسایش ئەوەی هەیە ئەمانیش نایەن شەڕ لەگەڵ هەموو کەسێکاکەن بەس بۆ فەقیر و هەژار ئاسان بەس بۆ خەڵکی عەرەبانچی و خەڵکی هەژار و قوربەسەر ئاسایش و پۆلیس ئازایە ئەگینا بۆ ئەم هێزە شڕەخۆر و تانجی ڕەنگانە بەڕاستی هیچ نییە ناوی بریندارەکانم لای خۆم یاداش کردووە یەکێکە ناوی دێرینە یەکێکە ناوی ئەیادە یەکێکە ناوی ئاراسە شتێکی وایە یەکێکە ناوی جیڤارایە وەڵحاڵ ئەم حەو کەسە بریندار کراون وە سێ کەسیش لە جەماعەتەکەی شێخ جەعفەر بریندار کراون واتە سێ کەس لە هیوا تایبەتەکەی شێخ جەعفەر بریندار بوون کە یەکیان ناوی هێمن حوسێنە بە پێی سەرچاوەکانی من ئەم شەوی ڕابردوو لە دوای ئەوەی کەشەکە ڕوەدا سەعات 5 بەیانی تیمێک هەڵە کوتنە سەر نەخۆشخانەی شار بریندارەکانی خۆیان ئەگوێزنەوە بە ئیسعافی نەخۆشخانەی شۆڕش واتە بریندارەکانی خۆیان ئەبەن هی ئەم سێ کەسە هەر بە کەڵەگایی نە ئاسایش نە پۆلیس کەس ناتوانێت بەرامبەریان ڕابوەستێ شەماڵ هەیە شەماڵی جەباریاوەر بەڕێوەبەری نەخۆشخانەی شۆڕشە ئەو ئیسعافەکانی بۆ ئامادەکردوون بۆ ئەوەی بریندارەکانیان لە خەسەخانەی شارەوە بگوێزنەوە بەردەستی خۆیان بۆ خەسەخانەی شۆڕش باشە عزیزان و خۆشەویستان من کێشەم لەگەڵ کچی شێخ جەعفەر نییە باسەکەی من ئەمە نییە بەڕاستی باسەکە ئەم هێزە بەربەری و نەخوێنەوار و خەنجەر وەشێنەیە کە ڕۆژانە تەعدا لە هەزاران خەڵکەکە بەڕاستی عزیزانی من ئەمانە بە تەواوی فاسد بوون باشە من یەشتان بۆ جێڕم و خۆشەویستان بازم جایی کە باسم کرد لێرە مەلایەکی مەغریبی لە ئوترێخت پێشنوێش لەگەڵ کوڕێکی هۆڵەندیا سێکسەکە ئەوەی کە پێی ئەڵێن هۆمۆسێکسیوال سێکسەکە لە دوایی یا کوڕە هۆندەکە پێی ئەڵێ ئەبێ مارم کەی تۆ ئیژە بابە من ژنم هەیە و کچێکم هەیە و ئالم بابەتانە وەرحاڵ ئەبێ بە کێشیان دوای فەتەیە کامێرەی بۆ دائەنێ و ڕسمی ئەم بەلا ئاینی ئەگرێت و ئەوە ڤیدۆکە هەر بڵاو بووم خۆم چەندین جا ڤیدۆکەشم بینوێ بەڕاستی بڵاو بووە و ڕسمێکڵێ ئەڵێ ئەگەر ئەوم لەگەڵ نەکەی بڵاویەکەم و ڤیدۆکە بڵاو بووە کچێکی هەبوو ئەو مامۆستا ئاینیە لە ئوترێخت کچەکەی داخە خۆی کوشت کە باوکی بینی لەگەڵ کوڕێکە ئەو کاراکات باشە
بەڵام ئەمانەی لای ئێمە چونکە بەڕاستی حیا و حرمەتیان نەماوە هەر کەس نازانێت ئەمە چ معدنێکن بەڕاستی هیچ شتێکیان پێ عیب نییە شەرم لە هیچ ناکەن بەڕاستی خۆشەویستە ئەمانە قەترە حیاکەیان تکاوە بەڕاستی کچێکە گیان عەزیزەکەی ئارام ئەحمەد باوکی تۆ وێنەکانی بڵاو کرایەوە وێنەی سێکسی بڵاو کرایەوە بەڕاستی باشە بە دنیا بڵاو بووە بەڵام ئەمانە لای ئێوە هەر مۆزوع نییە و ئێشتا هەر ئێوە تعدا لە خەڵکەکان هەر ئێوە ئەتانێ ئابڕووی خەڵک بن خۆ لە شاخیشان نەکرد باوکی تۆ زۆربەی هەر بەس خەریکی کەرگاین بوون بەڕاستی ئێستا بۆ لە ئێمە بوون بەشێکی عەجیب و غەرایب کاکچێ باشە ئێستاش بە ئاسایشەکەیان ئەڵێن هەمووتان چڵکاوخۆری باوکم من عزیزەکەی من هەرچی مەسئولینی هەیە بە باوکی تۆیشەوە هەمووتان چڵکاوخۆری ئەو خەڵکە بوون لەو شاخ و داخەیە پیرێژنی قوربەسەر و خەڵکی داماوتی کێنانی ئەیانێ بۆ ئەوەی بیخۆن لەبەر ئەوە باوکی تۆ بووە بەڕاستی لەگەڵ زۆری تری لە فەرماندەکانێکێتیە چڵکاوخۆری خەڵکی کرێکار و خەڵکی داما و جوتیار و فەلاحی ئەو گوندانە بوون و نانی ئەوانیانە خوا بەڕاستی باشە کەچی شێخ جعفەر هەڵەسێ لە میدیاکانی پارتیۆ ڕوونکردنەوە ئەدا ئەڵێ ئاسایش تەقەی لە کچەکەی من کردو ئەبێ کچەکەی مسکەڵە بکە تۆ سێری ئەم درۆیانە بکەن بەڕاستی آخر ئاسایش تێک چوە تەقە لە کچی تۆ بکە باشە ئەو پڕی پیان و تۆ بڕۆ ئەو لاوە حیوان من بیستووە بەڕاستی شەکەت بەس ئەمیان پێوتە توێنە بڕۆ ئەو لاوە حیوان کە هەر دەمی بایەوە قسەی کرد ئەم بابەتانە باش ئەمە هێز جوڵانی بۆچیە شێخ جعفەر بەڕاستی کاکە کوڕی شێخ جعفەر ئەمەش هێز جوڵانی بۆچیە ئەوە گریمان ئاسایشە قسەی بەم ئافەتەوت ئافەتەکەش قسەی بان و تۆتەوە هێزی بۆچیە بەڕاستی بۆچی هێزە بێت ئەم فشەکە تەقێنەوە بازاڕەکانە ئەمە ئیشی یەکەم جایشتان نییە بەڕاستی ئەگەر ئیشی یەکەم جایشتان بۆیە بەڕاستی من باسم ناکرد باشە بەڵام بەداخەوەم بەڕاستی بێحەیایی گەیشتە ئەو ڕادەیە شانازی ئەکەن بە دزیەوە بە جەدەییەوە بە فەسادیەوە بەداخەوە بەڕاستی ئەوەی دوێنێ شەو ڕوویە زۆر بێحورمەتی لاقەتە باشە کەچی ئێوە یان شانازی پێوەکەن داخەکەم ئەم سەردەمی بێقیەمی و بێئەخلاقیە بەڕاستی باشە بەڕاستی سەردەمی ئەوەیە باشە و ئەمەی زیاتر بۆ شکاندنی ئەم ئیدارە شڕۆڵەی سێمانیەکە هەیە باشە ئاسایش بە کچێک ئەڵێ حیوان بڕۆ بۆ لاوە تو شەرەب ئەمە جوڵاندنی هێزی بۆ چییە ئەم هەموو ئاربیجی و نازانم فڵانە فیساری بۆ چییە کەس پێشمەرگەنە بۆ شێخ جعفەر نەبێ کاکە ها بڕۆ سەیری قەراخکەن خۆشەویستان شێخ دلێر پێش ڕاپەڕین گوێرەکەی ئەکرد گوێرەکەی فرۆشت ئەو شێخ دلێری برای شێخ جعفەر باشە ئێستا بڕۆن سەیری سەرۆت و سامان و ماڵ و حاڵەکەی کە باشە ئاوایی حەمەی کەرەمیان کرد داگیریان کردەوە ئاواییە باشە بەرهەم ساڵی 2002 ئەچێ بۆ لای شێخ دلێر لەوێ پێی ئەڵێ وەڵا ئەم گوندە ئەوەندە خۆش بوو هەقە ئەمە بێ بەناحیە نەقەرەداخ باشە اینجا ئەم خوشکەزایی شێخ جعفەر بەڕاستی فڕی بە دنیاوە نییە ئەم برادەرە باشە ئەمانە چین کراوەتە شێت چۆن چەک ئەدرێ بەمانە بەڕاستی ها و ئێساش ئەمانە پارتیش ئەنجوڵێنێ بۆ تەڤەری سلێمانی بەڕاستی حتا ئەوەی دوێنێ لە سلێمانی ڕوویا سوکایەتیە بە هەڤاڵ ئەبوبەکر بە بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی بە مدیری ئاسایش بە تاکی حکوومەتەکەی سلێمانی باشە بەڵام مدیری شوڕتە و هەڤاڵ و چێو ئەمانە هیچیان قیمەتی پوشێکیان نییە لە بەرامبەر ئەم چەکدارانە بەڕاستی ئەسڵ نایشتوان بەرەو ڕویان ببنەوە بە هیچ جۆرە بە هیچ مانایە عەزیزان نەوت بۆ ئەمانەیە حیمایە بۆ ئەمانەیە هێز و پارە و سامان بۆ ئەمانەیە باشە شێخ جعفەر ئەرزی وەزارەتی دیفاعی عێراقی لە ئەوبارە هەمووی کردو بە شوقە بۆ خۆی و هەمی دزیوە بەڕاستی خێزان و بنەماڵی شێخ جعفەر ئەگەر تۆزە بیرکردنەوەیان هەبوایە لانی کەم ئەوایە لە شەرما بمردنایە بەڕاستی بەڵام بەداخەوە ئەم مەسئولانە یەکێتی و پارتی ئەوانە هیچ شتێکیان نەماوە لە ڕاستی باشە بەس خانووەکەی شێخ جعفەر بەردەم هێزەکانی هەفتا لە ڕاپەڕین دایەتی بە زیاتر لە 12 ملیۆن دۆلار خۆشەویستە بڕۆن سێری ڤێلاکانی ئاوایی حەمەی کەرەمکەن دەڵێ هیچ سەردەمی عوسمانیەکانە ئەمانە لە کوێیان هێناوە بە پارەی ئەم خەڵکانەی بەڕاستی باشە جێگری سەرۆکی هەرێم بیت وێنەکانی ئەوە حاڵی بێ هێشتا خۆشی بەش بزانی تعدا لە ئابڕووی خەڵکیشکیت واللهی خۆشەویستان سەردەمانێک کە من بیرمە باش نییە ئەگەر بە کەسێکیان بوو تایە مێباس کەس و کارەکەی تەریق ئەبوونەوە بەڕاستی شەرمیان نەکرد دا ئەرزان کەشی ئەمانە هیچیان پێ عیب نییە عەزیزانی من بابا هیچ نەبێت لەبەر خاتی خۆتان کاکە لەبەر حرمەتی خۆتان والله هەموو دنیا ڕقی لێتانە شەرف و وجدانە بەس وەکو من خەڵق قسە ناکە ئەگەر هەموو کە ڕقی لێتانە دە تۆزێ پیاو بن تۆزێ بە ئینسافن ئەم هێزە کۆکەنەوە کاکە من ئەو ڕاستی ئەزانم وا نەزانم من ئەزانم کە ئاسایش
پۆلیس زۆربەی زۆری نەخوێنەوارە نەزانە تەعاملیان لەگەڵ خەڵکا زۆر بێڕێزانەیە و زۆر خراپە بەڕاستی مدیری ئاسایش و مدیری پۆلیس و کێش و ئارم بابەتانە پێویستە هێزەکانیان تۆزە بە حرمەتکەن ئەوانیش بۆ ئەوەی ئەو شانە ڕوونەدا بەڕاستی بەڕێزەوە داوای هەوێ لە خەڵەکەن بەڕێزەوە لەگەڵ خەڵکا تەعاملکەن خەڵەکەن لە خۆم خەڵمانە بەشار لە خۆتانەوە لە خۆتانەوە شتەکان ئاوا لێ مەکەن خۆ ئاسایشەکانیش هەر بەڕاستی تاوانیان هەیە ئەوانش کاکە باشە بەڵام من ئاسایش یەت ئەڵێ هەویەکەت ئەڵێ سیارەکەت بۆچی جامەکەی ڕەشە جامەکەی تاریکە باشە ئەگەر تۆ کچێکی بە ئەدەبی پیاوێکی بە ئەدەبی ئەڵێم فەرموو ئەمە ئیجازەکەم ئەمە وەزعەکەم ئەمە حاڵەکە ئەمە ئەوە باشە بۆچی ئەچی هێزە هێن و ئەیکەن بەفەرتەنەوە بەشەڵە تەقوتۆ ئەلم بابەتانە دەمن تەحەدای ئەو کچاکەم با بچێ لە کەرکووکەوە بکات بچێت لە هەولێراوە بکات باشە بزان ئەوێرە لێوە بکە بەڕاستی بزانم شێخ جەعفەر خۆی ئەوێرە بچێت لەو شوێنە ئاوا بکە بەڕاستی عیبە بەڕاستی کاکە لە دوای ئەم بەزمەیشەوە کوڕەکەی ئاسۆ ئەڵمانی لێەوە چۆتەوە بۆ ماڵەکەی خۆی کە لەو لامانی شێخ جەعفەرەوەیە ئاگای لە هیچ نەبووە چوار حیمایی شێخ جەعفەر لە سیارەکە دای ئەگرن هەچی گیانی هەیە بەعرزی خۆیان لێ ئێن لەم کوڕی ئاسۆ ئەڵمانی باشە ئاسۆش کوڕەکە ئەچێتە بۆ ماڵەوە بۆ لای باوکی کە ماڵی شێخ جەعفەر ئاوایان لێ کردووە ئاسۆش تەلەفۆنەکە بۆ کوڕی شێخ جەعفەرە پێم وایە شێکی لە بابەتانەیە کوڕەکەڵێ من لە ماڵەوە نیم لە دواییە ئەم ئاسۆیش هەڵەسێ هێزەکەی خۆی دەبات کە ناوی هێزی ڕەشەوە نازانم ئاڵتونە و قاوەیی و مۆرە و ئەلەم بابەتانە چواردەوری ماڵی جعفر ئەگرێت شێخ جعفر تەلەفۆنەکە ئەڵێ بە قوربانێ بم ئەوەی من کردومە ئێوە مەیکەن و ئەمە خراپە و ئاوە ئەلەم بابەتانە کە لە کوڕەکەیان داوە بەڵام ئاسۆیش هەر چوار نەفەرەکەی لای ماڵی شێخ جعفر ئەبا هەتا نیۆڕش من ئاگام لێ ئەویش تێر و پڕیتی هەڵڵا و نو زیندانی کردو دەنەزان دوای سەڵحەکەیان کردویان نیان کردووە باش ئەویان نازانم بەڕێزان خۆشەویستانی من ئەم هێزە حساب بۆ هیچ شتێک ناکە باشە بۆ تەماتەکڕینێ بە دۆشکە و بیکەسی و ئەچنە بازار ئەمانە عەزیزانی من باشە بە هۆڕێنلیان و ڕاکەڕاکێشن بۆ سەهۆڵەکە بۆ چاخواردنەوەیە باشە یەک دانیشان خەڵکی سلێمانی نییە عەزیزانی من عینەکێ لە چاوەکەن پەڕۆی ئەپێشن لە ناوچاوانیانەوە وەکو سەرسەری و چەقۆکێشەکان خەڵک لە جادەکانە ئەفرن بۆ سەر شۆستەکان باشە گەنجیان لەسەر سیرکردن یەوێت بۆ سیربانەکەی 15 ڕۆژ لە فەرماندەی لە گەنجیان هەڵاوە تێتە سیری کردوین باشە ئیشوکاری ئەمانەی چییە پاراسنی باخە هی شوقەیە هی ساحەی دووگۆڵیەکە هەیەەوە بەکرێیان یاریتیا بکەن هینی بەکرێدانیش لی سۆزانیە هی لەش فرۆشە هی حیمایی کچ و کوڕیانە هینی هەموو ئەمانەیە بەڕاستی خۆشێکی تنین ئەمانە خۆشە میسانی من باشە جا ئەوەشی سەرە جگە لە شێخ جعفەر گوێ لە وەزارەتی پێشمەرگە و هەتا حیزبەکەی خۆشیان ناگرن ئەمانە باشە خۆشەویستان هەر ئەم هێزە بوو تەقەی لە گردەکە کرد و ئەو هەموو گولەی نابەوێنەکەی نەوشام سەفاوە باشە هەزاران گولەی بیکەسی کڵاشوێن نابەگردەکەوە هەر ئەمانە بوون لە سێتەی تاسوجە ئاسایشێکیان کوشت وەرە دوای شاسڵحیان کرد بە پارە ئەمانە پارەیان پێیە هێزیان پێیە حساب بۆ دادگا و دادوەر و پۆلیس و ئاسایش ناکەن باشە چیان بوێ ئەی کوژن چیان بوێ ئەی ڕفێنن لە دوای شاسڵحەکەن ئەگەر بنەماڵەی کوژراوی سڵح نەکە ئەڵێ فەرموو بڕۆ چیەکەی بیکە کەسیش بەفریان ناکەی بەڕاستی کە ناچێ بەلایەنە باشە لەبەرەوەیە بەڕاستی ئەم هێزە حساب بۆ هیچ کەسێ ناکە باشە بەیانی لاهور و پاڤێڵ کە هاوسەرۆکی یەکێتین بۆ نمونە کام وەزیرە و کام گزیرە تەلەفۆن کا بۆ ئەم هێزە هەر وەڵامیشیان نایەنەوە دەڵێ بەس وەڵامی شێخ جعفەرەینەوە باشە وەڵامەگە تەنها پارتی بتوانێت ڕایان بگرێ بە شەق بەڕاستی ئێستا نەکبەتیەکەی خەڵکی سلێمانی ئەوەیە یعنی خەڵکی سلێمانی ئەو دەوروبەرە ئەبێ خۆیان لەم مەسئولانە لادن لە مناڵەکانیان خۆیان لادن لە حیمایی مناڵەکانیان خۆیان لادن لە سۆزانیەکانیان خۆیان لادن لە لەشفرۆشەکانیان خۆیان لادن لە خزم و کەسوکاریان لەوانەی ئەچن تەماتە و نازان چیان بۆ کڕن باشە دەبێ خۆیان لە هەموو ئەمانە لابدەن بۆی تووشی بەڵا نەبن بەڕاستی بۆی تووشی شەڕ و ئاژاوە و تێهەڵدان نەبن باشە خەڵک هەمووی ڕقی لێتانە بەڵام خەڵک ناتوانێت قسە بکات ئێوە چەکتان پێ و پارەتان پێیە ئەگینە هەموو خەڵک ڕقی لە ئێوەیە بەڕاستی من ئەزانم باشە کابرا عەزەیەکی هەیە یا توجارە یا هەشتێکە عەزەکەی ئەڵێ من نایفرۆشم شەو ئەم هێزە ئەیبا لە فەرماندەی یەک بنە سوکاتی پێەکەن شەقی تێڵێن بێحرمەتی پێەکەن وای لی ئەکەن خۆی ڕازی بێت کە قسەکانی کە عەزەکەی بفرۆشێ باشە هەتا ئێستاش وەزارەتی ناوخۆ پێشمەرگە ناتوێتە دەخۆ هیچ کارێکی ئەمە ناکە بەڕاستی چونکە میلیشیان چەتەر چەکداریان هەیە و تەواو جلوبەرگیان چەکیان سیارەی دەرعیان هەموو ئەمانە مانگانە 10 میلیۆن دلار بۆ دابینەکرێت
خەڵکیش موچەیەکی نییە بۆ خۆی بیخوا بەڕاستی باشە کاکە ژیان حي على الصلاة له هولير ولا بعدينانا يك بنمالي دز وجردو ما فيها هي كبنمالي بازانية طوال يك بنمالها هي بلام لمنطقة سيمانية ديان كتب بنمال دروز بوا بعرز إخوان تعدال خلقك كاكا والله يك بنمال تعدال يبكى لصد بنمال باش لكاكا باشا براسي لسليماني هل براسي لسليمانية برا الله خانية شيخ جعفر هيزي خويه عمر مرتاح هيزي خويه آسو علماني هيزي خويه كوسر رسول هيزي خويه محمود سنگاوي هيزي خويه شيخ جنازان بافيل هيزي خويه شاناز هيزي خويه لاهور الشيخ جنجي هيزي خويه هر كس هلا سيبو خوي حكومتك كاس بكاس نيه براسي باشا همو امانش باندي ما فيين سرقاري شتقرين وتواو كرتو كرمانجي براسي هيش كسي حسابو هيش كسي ناكا خوش يستاني من باشا فرمو كاكا بافل جلال طالبين لقل توما خوما كبكري شربت تو نو لكسي قبول ناكي نو فرمو تاقي من بكنو اما سي همين جاره هيزاكي الشيخ جعفر تاقي دكاتو بزانم اتواني شي بكيت ها والله ايوش بس بفقدوها جار اذان بو كسي كاذان يوش فرمو هربيس يقري بافل طالباني ريقري بك لام همو شتا شقدارو خير توريه ك جاني او خلق يعني تيقداو كاكا دبزانم اتواني ها شاناز إبراهيم أحمد آزايا جوين بآرام أحمد بدا قلم فروش بكري بقي يسر من بنوسي أقل بياني مش هزار شكدار كوب كمو همي ما ساوم بوكا براسي جابا أوش بينا شي خوش ويسان شاناز إبراهيم أحمد خوش شي هي ناوي ليوزا نازم لموزا شكلو بابا تانية باشا يكم الجواني جواني بيداهم بمن باشا أي هاوار دادا جيان تو كيل آسي بيراو كاني آرام أحمد باشا تو كي رايد أكوي بلاي على محمد بشغلي أصلا هتاخسي بيبلي صدان جني وقتو سيساركا كتشلا هي كأوز بوا بباري دزيو طالاني صدان جني سيلاوي درسمو كراي وكو جنابت هي لكم القاي إيمايا كقوايا كسوكار وجنو كتي شتكاني شاخن باشا وقت جنو كتي همو جعفر كانوا مسؤول كان يتري يكشتيو همو أمانة كمسن بحشيش ودرمان وتلياق براسي باشا صدانجني بارا بارستي مارا بجاشي وكو جناب لو شارع داهن بوي ام شارع اوي لهاتوا باشا او سليمان جوانا بدستي صدانجني قرچوشي ناغبوغني روزدي وكو تو اوي بسر هاتوا براسي باشا كاتي كومل حشيش خور شوي سور بو كومل بياوي كرباس خوشكن يتي ولاد بم دداتي كهمو من ايبينو اغام لي براسي باشا ايوا كومري بوكالي خوساون لباخا كانتانا باشا ليفيلا كانتانا خوساون بدرمان وبشروب وبتلياك زربون بفساد شوانه لباوشي جمالكوا كهيشتا بوني ليشي او جمالتان ليا يسو كاتيقصب ايمو مانان على البراسي كايمو قربانين لواقع تو شي تاكو اسبيشي بيس بباجني بلاوكاني ارا محما هزني براسي باشا امولاتي ايما بوشي اوي ليها خوش ويسان سيدا نصارى بأخلاقي خوي كذوب ما موصاي أخلاق سي صالة نزان ادعاء زانس أكا بأدب باسي أدب أكا دس باسي دس باشي أكا فاسد باسي أبرومندي أكا براسي بويكم القاي إما أبو دردشو كأيبيني باشا سيدا نصارى كومال لشتكيويا كان كومال لبياو جني هاتشو برشي بناوي أم شتاني شاخوا كومال قاي إما أن أولي كذو باشا بشنا لبجولتو باشا كومرقات شلون دا نارزيد ايوا كان براسي اسايش ناتوان الرزي شكي خوي بقري دكتور ناتوان الرزي شكي خوي بقري محامي ناتوان الرزي شكي خوي بقري نوسر وشاعر وروجنامنوز هم يبون بقشمر رزي شكي خوي ناقرن روجنامنوز بو بكرباسا رزي شكي خوي ناقري باشا سياسي اوايا بنا مالكان اوان شكري ام مسؤولنا اوايا اي هوار او كومرقاي بوشي بمدرت شو براستي بشي بمدد شو براسي ام همو باخلاق شيء الموزي ناو جياني خشي كدوسانو تاكي اما ايوا اوا كان براسي تاكي ايوا لما بدهم ابن توزي ابرو توزي كرامه توزي وجدان اوابرين تو ده صلاتي يا شيخ جعفر ده صلاتي يا فلان في ساركان اوكي إيه كاكا من ده صلاتي بو تعدم ليك اي هاور اي بو تعدم ليك كاكا سامان دزيوم مار دزيوم تاراني كدوم ناجري بجي ها ام همو خريش يقعد انقدو تشكتناوتي تعدال خلقك اليوم كم تلفون بوكن كاك كم تلفون الريك فريمين بعزا
تەواو من کە ویستم قسە لەگەڵ جەماعەتێ گروپێ بکەم ئاسمان بێتە خوارە قسەی خۆم بکەم کاکیژە تەواو دنیا قسم بۆ کائیکەم واللهی بمەوێ لەسەر هەر کەسێک قسە بکەم تەواوی سەروەت و سامانی سێبانی هەولێرم بەنێ حەقسی خۆم بکەم تەواو واز لە من بێنن کاکیژە تەواو واز لە من بێنن کەس تەلەفۆن بۆ من نەکا بۆ هیچ شتێک تەواو عەرز لە ئاسمان بە کە ویستم قسە بکەم من ئەیکەم کاکیژە من بێدەنگ نابم نە بە تەکلیف نە بە سامانی دنیا تەواو چونکە ئێوە تعدا لە خەڵکەکەن چونکە ئێوە کەڵەگای بەسەر خەڵکەوەکەن بەڕاستی ئەمە ناخۆشیەکەیتی بۆ هاوسەرەکان یەکێتی با پامیشان پێ بڵێم بۆ هاوسەرەکان یەکێتی من ئەزانم کە ئەو شانە ئەوە ئاسان نییە باشە بەڵام بەڕاستی عیبە بۆ هاوسەرۆکی یەکێتی بۆ ئاسایشی سلێمانی بۆ هێزی حەوتە ئەم بەڕەڵایە قبوڵەکە بەڕاستی عیبە ئاخر معقولە لەبەرەوەی ئاسایش داوای ئیجازە لە کچێ بکە گەڕەکێک و شارێ نائارام بکەن بە فیشەک بە بیکەیسی بە ئالبیجی بە دۆشکە ئەی هاوار هیچوی دنیاشتی وایە تاکەی ئێوە بەربەم هەوسا پچڕاوێ ناگرن تاکەی ئێوە بیرێ ناکەنەوە بەڕاستی کە ئەم دنیای ئاوا نابێت لە ڕاستی تاکەی ئەبێ ئێمە باژی ئەمانە بدەین کاکە لە هەولێر و بادینانە یەک مافیا هەیە مافیایەکی گەورەی زەبەلاحی دز و درۆزنی وابەسەی تورکیا کە ئێستا شەڕی پەکەکەیەکە لەگەڵ جەدەبێت تورکیای بنەماڵی بازانیە باشە واتە یەک جەردە و دەست هەیە بەڵام لە منتیقەی سێمانیە دەیان تڕە بنەماڵە دروست بووە هەمووی خەریکی دزی و جەردەییە هێزی چەکداری هەیە بە ئارەزوی خۆی تعدا لە ئابڕوو شەرەف و کەرامەتی خەڵکەکات باشە تاکەی ئەمە بەڕاستی کاک تاکەی ئەمە چەندەمین جارە هێزی شێخ جەعفەر ئاواکە کاک باشە مصطفى شاورش هینی هێزی حەفتایە ئەڵێ هەوڵیان داوە کێشەکە سڵح پێ بکەن و ئەنەبە سڵحکەن خۆشەویستان سڵحی عەشایری دە کەس بریندار بووە ئەوان چایەگە خۆنەوە وەڵای ئێمە سڵحمان کردووە هەر ئاوا سڵحەکەن یاسا نییە بۆیە ئەم شتانە هەر دووبار و سێبار و دەبارای بێتەوە بەڕاستی ئەگەر یاسایەکە بێ بۆ ئەو چەتانی دوێنێ شەو بیانگرێ بخاتە زیندانەوە ئەو شتان دووبارە نابێتەوە بەڕاستی یا بەخوا مصطفى شاورش نەحەقیشی نییە کاکیژێن خۆشی ئەزانەوەکو من کە ئەمە بەڕەڵاییە ئەم بەڕەڵایە چارەسەر ناکرێت هەر کەسێک کۆمەڵە چەتەی هەیە کۆمەڵە چاقۆی دۆری خۆیەتی بە ئارەزی خۆیان چیان بێ ئیکەن و تەواوە هەچی مەسئولیەتیە خۆی چەکداری خۆی هەیە کاک باشە من لێرەوە بە هەموو ئاسایشەکانی سێمانی ئەوان ناڵێم تو شەرفم بۆ ناچن کارێکی پیاوانە بۆ خۆتان بدۆزنەوە بۆ ناچن عەرەبانە بجێڕن بۆ ناچن تەماتە فرۆش کوڕە بە هەر بە من لە برسا بەڵام واتە ئیشە قۆڕە بێن کاک والله ئێوە مەگەر بەس بۆ مناڵە فەقیر ئازابن مەگەر بەس بۆ عەرەبانچی و خەڵکی داما و قوڕ بەسەر ئازابن خۆ بەخوا نایێرن بە مەسئولێکی یەکێتی بەخوا بە هێزێکی ئەوان نایێن نیشتە پێ ناکەن ئەها دەدە بریندارتانەکەن ئەها لە تاسوجە ئاسایشەکەتیشیان کوشت لە دوایە سڵحەکەن هەر ئەم هێزە کوشتی خۆ کاک ئەمە ڕاستەکەیت دوایەوە سەی داواکارێک یعنی معقولە ئێمە لە کۆدە سێمایان داواکارێکی گشتیمان نییە باشە کە ویژدانی خۆی نەفرۆشت بێ بە مەعاشەکەی بۆ یەک جار هەسێ غیرەتی هەبێ سکڵات تۆماکە لەسەر کۆمەڵی خەڵک نیمانە دادوەریکی وە بەڕاستی بەس بۆ ئارام ئەحمە ئازایە بۆ فڵان کەس ئازایە خۆشەویستانی باشە ئەمە تاکەی ئاوا بێ بەڕاستی کاک شێخ جەعفەری بەڕێز تۆ تاکەی ئاوا بی بەڕاستی تاکەی تۆ ئەم هێزە دائەنەی بۆ تعداکردن لە خەڵک کاکە کوڕی شێخ جەعفەر نازانم ناو چییە بە قوربانی بم تۆ تاکەی عاقڵ نابیت تاکەی تۆ ئەم هێزە دابڕێ بابە تعدا لە خەڵک مەکەن عەزیزان ئەڵێن بە جادەی مەولەویە ئەڕۆن دەموچیان ئاوا دابەستووە هەر ئاوا تعدا لە خەڵکن ئەم جەماعەتی ئەم هێزی شێخ جەعفەر بە جادەی مەولەویە ئەڕۆن شەش سیارە هەمووی بە بیکەیسی و بە دۆشکەوە بەناو بازاڕەکانە ئەڕۆن ئەمە چییە بەڕەڵاخانە کاکە ئەم وحشەتە چییە با دەستاناوە تێ چاوەکەم ئێوە تاکەی واز لە مەسەلەن ناهێنن وەڵڵی هەموو هەفتەیەک لایەکتان لەسەرەکەمەوە هەموو هەفتەیەک بەڕاستی تێگەی ئەوە ئەم شەو هەموو شتێک ناڵێم ئەم شەو هەموو شتێک ناڵێم زۆر شتم دانابوو بیڵێم بەڵام هەموو شتێک ناڵێم ئەم شەو بەڵام لە کاتی ترە ئەوانە ئەڵێم بەڕاستی باشە تۆزی حیاتان بێ کاکیشێ کوڕی شێخ جەعفەر خۆ تۆ لا خۆی گەنجی کاکە باوکە کێویە خۆ تۆ لا خۆی گەنجیت و لە شارە ژیاوی تۆزی ئینسان بە کاکە تۆزی بەشەر بە عەزیز دەکەی نازانم ناو لۆزە ناو چییە تۆزی پیاو بە کاکیشێ لانیکەم تۆزی ئابڕوت هەبێ تۆ گەنجی ئەم سەردەمی و لانیکەم وەکو ئەوان مەبە کاکە هەروەکو ئەوان مەبە براشینم ئەیلەوە وەکو ئەوان مەبە بەو چەتانە بڵێ بە تەدا لە خەڵەکەن کاکیشێ ئەمە چییە
هەر داگیرەکەن هەر ئەجزن هەر تاڵانەکەن هەر ئەمەیەکەن بەسە بڕاستی کاکە بەسیت هەرە چێ وەڵڵی عەزیزان ئەمانە تەقیان لە کوڕی خەڵک کردووە خۆشەویستان پارەیان ناوتوانەوە پارە ئەدێ بدوێ نادێ بڕوشێکی بیکە تەواو کابرای دەسەڵاتی نییە نە یاسا هەیە نە قانون هەیە نە حکوومەت هەیە نە لێپرسینەوە هەیە ئەڵێ ئەوە پارە مەجبوری قبولەکەی بیکە نایکی چاو دەرات کەسی ناتوانێت قسە بکە کاکە هیچیان لێکەی ها چیان لێکەی بەڕاستی 200 چەکداری بە شوێنێ بە چەکی قورسەوە باشە فەقیرێکی داماوە چی بکە لە حقیقەتە کاکە معقولە دەیان گەنج لە سلێمانیوە پەیوەندی بە منەکە ئەڵێ کاک ئارام ئەحمەد ئەم هێزە هەر ئاشکرا تعدا لە خەڵکن کاکە ئەڵێ ڕۆژانە بەجارەکانی سلێمانیە هەر هەمووی ئەمانە بە چەکی مامناوەندی و چەکی قورس و ئەمانەوە ئەگەڕێن بە شەر نایە لە سەیریان کرد باشە ئەچنە هەر چاخانەی لیان ئەترسن باشە هەمووشان ئیشی دەرمانەکەن خۆشەویستان ئیشی دەرمان و تلیاک و حەشیش و قاچاقچێتی و بێئەخلاقی و بێڕەوشتی یەکشتی باشیان نییە ئەوە نەبێت باش بزن خۆی هێزەکە شێخ جەعفەر جوانیە ها وا نەزان ها هێزەکەی شێخ جەعفەر وایە هێزەکانی کەش هەر یەک بە جۆرێ بەڕاستی بۆ جۆرێ هەر کەسە لە مەجای خۆیان خەریکی دزی تاڵانیە جا هەیە ئەهوەنترە ئاقڵانتر ئەیکا هەیە کەرانتر ئەیکا و کۆم هێز شێخ جەعفەر بەڕاستی باشە ئەگەر نازەوە بێ زۆریان هێزیان هەیە هەر بۆ ئەمەیە بەڕاستی هەرچی مەسئولیەتیە کە هێزی چەکداری هەیە بۆ کۆکردنەوەی پارەیە بەڕاستی باشە شاناس هەیەی ماڵا بێ شانازی برایم ئەحمەد شێ بۆشن دەستاری بە شوێنەوەی لە خۆی شانجێ کێکی بەسەر تۆ داد شاناس وەڵی شانازی عەزیزی من لە سێمانیا پیاسە بکە قەسەم بەخوا زەلام لێ ناوەێ زەلام نایە بەلاتە بەڕاستی تێی کاکە شێخ جەعفەر تۆ ئەم هێزە بۆچی ها تۆ ئەم هێزە بۆچی باوکم بە وێژدانم دەیان مەسئولیەتێتەیە کە هێزی چەکداری هەیە پێویست ناکە هەتان بێت والله خەڵک پێی عیبە تفتان لێکە قەسەم بەخوا خەڵک پێی گوناحە تفتان لێ بکە ئەڵێ تفەکەم خەسارە بێت ئیتۆی بۆچی بەخوا خەڵک تفتان لێ ناکە ئەڵێ تفەکەم گوناحە ڕێزی تفەکەی خۆمەگرم بۆچی لە ئێوەی کەم یعنی لە تفیش کەمترن ئێوە بە قورئان دەیتت بەسە کاکە بەسە باوتان وابووە گەنجەکان ئێوە بۆچی ئاوان کاکەش ئێوە بۆچی ئاوان ئێوە گەنجن بگەنج کاکە $10 ملیۆن دزیوە کاکە گیان ئێدە بەسەیتە براشینم تعدا لە خەڵک مەکە کاکە بەسە ئەمە چییە کچێک ئەڕواکشی شێخ جەعفەرە یاکشی ئارام ئەحمەد یاکشی ئاسماکشی هەر کەسێکەیە ئەڕوا لە جادەیەکەوە پۆلیسێک پێڵێ ئەوە جوابی ئێمەوتەوە ئەم تەلەفۆنە چییە باوکە فریامکەوە یعنی معقولە کچ و کوڕی مەسئولێ بتوانن هێزی باوکیان بەکاربێنن بۆ تعداکردن لە خەڵک لە کوێی دنیاشتی وایە خۆشەویستان لە کوێی دنیاشتی وا هەیە توش دانتان پێم بڵێن کاکە ها لەکوێ هەیە تۆکشی فڵانە مەسئولی کوڕی فڵانە مەسئولی بتوانێ هێزێک بجوڵێنی لەبەر مەسەلەیەکی کۆمەڵایەتی قسێکی قۆڕکە لە بازارێکە لەگەڵ مرورێ لەگەڵ پۆلیسێکا لەگەڵ ئەسێشێکا ڕووەدا لەکوێی دنیاشتی وایەکە باشە ئەی باشە ئێوە بۆ ئەو نەپیاو نەبوون کە کوتان بەجێ یەشوو هاتون بۆ سلێمانی کاکە گیان ئەی بۆ نەکە بۆ نەپیاو نەبوون تەقە لە حەشی شەعبی کەن و شەڕکەن ئەگەر ئێوە قارەمانن ها والله خۆشەویستان بەیانی حەشی شەعبی بێ بۆ سلێمانی ئەم هێزە ئەچن بۆ پێنجن بچن بۆ سلێمانی ئەم هێزە ئەڕۆن بۆ سەیران بن باش بیزانی ئەوەندە جەبان و بێقیمەتن بەڵام بۆ خەڵک ئازان باشە بۆ خەڵک ئازان بۆ خەڵکی فەقیر و هەژار ئارام ئەحمەد بگرێ بێ باشە ئەم سەگ بابەها قسەمان پێڵێ کاکەشتی قۆڕمەکە با قسە پێنەڵێم کاکەژێن کاکەشتی قۆڕمەکە با قسە پێنەڵێ کاکە شێخ جەعفەر کاک فڵانە کەس کاک مەحموود سەنگاوی کاکە نازانم چێ بە کچەکانتان بە کوڕەکانتان بڵێن با بەڕێزی خەڵک بگرن احترامی خەڵک بگرن کە پۆلیسی ئەتانگرێ بڵێەوە هەویەکەمان کە ئەڵێ ئەمە بڵێ فەرموو کاکە گیان وەکو بەشەر ڕەفتا لەگەڵ خەڵکاکەن کاکە خۆ ئێوە چ دەعبایەکن بۆ خاتی پێغەمبەر کاکە گیان ئایلەوە بابا پۆلیس بەیانی ئەتوان لە هۆڵەندا لەگەڵ مەلیکەیە ئەوە بکات و داوای هەموو شتێکی لێ بکات ئەشی خۆی جێبەجێکە بنمونە ئێوە بۆچی ئاواکن کاکە ئەم هەموو ئینسانە بێ ڕەوشتە چییە بەڕاستی والله عەزیزان سوێن بەخوا لە ناو کۆڵانەکانی سلێمانی و هەولێر و گەرمیان و پێنجێن و هەموو شوێنەکانی تر لە کوردستانە لە ناو جادۆکۆلەکە یەک خوێڕیتیانە ماوە خۆشەویستان بگەڕێ بۆ دەرمان خوێڕێ نابینی هەرچی خوێڕی هەیە هەرچی لومپن هەیە هەرچی سەسەری هەیە هەر هەمووی پیاوی مەسئولەکانی پارتی ویکێتیە باش ئەوەی خۆی وە بەخێو ناکرێ ئەوەی ناتوانێت دینارێ پێیاکە ئەوەی شڕەخۆرە هەر هەموو ئەمانە پیاوی مەسئولەکانی پارتی ویکێتی باشە بڕۆ لە جادەکانە بگەڕێ یەک خوێڕی نابینی هەر خوێڕێکی بینی پیاوی ئەوانە هەر سەسەرێکی بینی ئەوە پیاوی ئەوانە هەر شەلاتێکی بینی ئەوە پیاوی ئەوانە باشە بەڕاستی عیبە کاکە ئەم مۆزوعانە ئاوا بڕناکە بەڕاستی هەتا هەتایە ئاوا بڕناکە
من لێرەوە لانی کەم بە کوڕەکانیان ئەڵێم شێخ جەفەر خۆی وایە جەلالی بریکال بۆ نمونە وایە مەحموود سەنگاوی خۆی بۆ نمونە وایە فڵانە فیسەرەکان بە نمونەوان کوڕە گەنجەکان ئێوە تازە پێگەن ئێوە بە ئەدەب بن کاکە ئێوە بە ئەخلاق من چاوەڕاستەکەم دادە گیان تۆ کچی شێخ جەعفەری کەیفی خۆتە کاکە ئەم عالەمە نۆکەری باوکی تۆ نییە بە قوربانە بم نۆکەری باوکی تۆ نییە تۆ چیت تۆ چیت هیچ نیت تۆ بەخۆ وەڵڵا هیچ نیت کاکە ئەی لەوە هیچ نیت باوکیشی بێتە ئەوروپا زەلام مەرحەبایی ناکە وەڵڵا هەموویان ڕقیان لە باوکتە هەر هەموویان بە شەرەف و وجدانن هەموو خەڵکی کودڕقی لە شێخ جەعفەرە بە قورئان بەڵام خەڵکەکەی نییە بەسەریەوە تۆ باشە ئەمڕۆ ڕەنگە 500 نامم بۆ هاتوو تەلەفۆنم بۆ هاتبێ هەموو یەک کاگەرم تو خوا ناوم نەبێ بەس بەسەر چاو ناوە نابم عەقیل چۆن ناوی تۆ بم کاکەم باشە لەبەرچی لە ترسا بەڕاستی لە کاتێکە ئەم قسانەی کە ئێستا من کردومە هەمووی قسەی ئاساییە هەمووی قسەی ئاساییە بەڕاستی تەواو ئیشەکەی ئێوە سەسەریانەیە تەواو کوت و کرمانجی کەچی چوون لەگەڵ کار مستەفا چاوەشان دانیشتون وەڵای ئێمە سڵحمان کردو ئەومان کردووە هەر ئاسایشێک بەیانی 10-15 وەرەقیان ئێنێ کە بڕینار بوون و ئەمە سڵحمان کرد کاکە تاکی ئەمە ئاوا براکەم تاکی ئاوا بەڕاستی تاکە ئێوە لەبەرەوەی پارەتان پێیە تعدا لە خەڵکەکەن و ئەڵێن کاکە ژیان ئەوە تۆزێ پارە خواحافیزی بێت ها کۆ لە ئەوروپا حەدیان چییە کاکە وەڵڵا مەسئولیان هاتووە بۆ ئەم هۆڵەندایە زەلام لە مارکێت تا جوێنی بەژنەکەیەوە نێوێراوە قسە بکات حیمایەکانی شەنە قسە بکەین نە بە قورباس بێن واز بێن خێناکە با جوێن باقیداکە کابرا جوێنی بەژنەکەی ژنەکە وا لێکم هەر لە ناو مارکێتەکەی بە وجدانم هەمووشان ئەیناسن ئەو زەلام ئەو سەکرتێریەتی لە سەکرتێری کۆنەکانی ژنەک تازەکە باشە بەڕاستی عیبە عیبە عیب شەرم کەن بەڕاستی کاک بەسە ئیتر ئەم هێزە بپێشنەوە ڕێزی خۆتان بگرن تعدا لە خەڵکی فەقیر و هەژار مەکەن ڕێزی یاساکانی خۆتان بگرن بابە هێنی ئەم حکومەتە چەتە گەرەکەی خۆتان بگرن کاک تاکەی ئاوا بێ وەڵڵا برا 100 خۆزگە بە هەولێر 100 خۆزگە بە بادیلان بەڕاستی تەواو یەک چەتەوە هەیە بنەماڵی بازانیە و مافیایەکە هەیە بنەماڵی بازانیە و تعداکەرێک هەیە بنەماڵی بازانیە و تر بەڵام لە سلێمانیە لە منتیقە عەدنانی حەمیمی ناهێزی خۆی هەیە کاکش باشە هەچی مەسئولێکێتیە 100 چەکداری خۆ کردوێتەوە و دیفاع لە خۆیەکە وڵاتە کاکە ئەم هەموو چەتەیە ها ئەم هەموو چەتەوە دزە بەڕاستی ئەمە چییە کاک منی قسە ناکەم بەڕاستی تەواو قسە ناکەم ئەوە قسەکانی من بوو بۆ هەموو لایەکتان هیوادارم کە ئەمانە واز بێنن لەم جۆرە عەقڵیەتێت واز بێنن لە بەڵێ ئەوڵامە لا بەختیار بوو کاکەجی ئەوڵامە لا بەختیار بوو زای دەناخە 100 جوێنی پیا بوو نیشی تانجی قسە بکە قسەی چییە کاکە خەڵک گوێ ناتوو تەواو لێتان تووڕێ برێشینم تۆ تان تووڕێ کاکە جاکە ئەڵێن پێشمەگەرنێرینەکە من بەوە هەر شاخم لێڕە شاخ ئاوا شاخم لێرێ پێشمەرگ ئەمە حاڵی پێشمەرگەیە لەگەڵ ڕێزمە پێشمەرگە شەریفەکان کورەمانە کەی پێشمەرگە بوون کاکە وەڵڵا ئەمان لە شاخیشە هەر فاسد بوون خۆشەویستان بەخوا هەر فاسد بوون باباش بیجان تەواو کوت و کرماچی شەو شەوگاتان خۆش بێت احترام بۆ هەمووتان هەیە لایڤەکەم 38 دقیقە خەیاندووە بەسە ئەوە پەیامەکانی من بوو بەڕاستی وەسەر لەسەر ئەم بابەتان سەر قسە ئەکەمەوە هەتا ئەم هێزانە ئاوا تعدا لە خەڵکن من بەردەوام بەم لە قسە باسەکەم بەڕاستی هەروەڵام ئەگەر ئەیانەوێ من قسەیان لەسەر نەکەم کەس ناویان نەبە ڕێزی خۆتان بکەن هێزی شێخ جەعفەری هی مەحموود سەنگاویت هی لاهوری شێرجنگیت هی ئاسایشی هی پۆلیسیت ڕێز و احترامی خۆ بگرە بەڕاستی حرمەت بۆ خۆت قاید بە چاوەڕاستەکەی تێگەیت ئەوە چیە چەک بەدەست و شان بەشان تەقە لە خەڵک و چی ئەلەم بابەتانە کاک عیب تۆزێ پیاون تۆزێ پیاو بن تۆزێ مردن بەڕاستی ئەوەی دوێنێکردان ئیشی مرد نییە ئیشی پیاوی بەر نییە ئاسایش و پۆلیسیش بە ئێوەش ئەڵێن تۆزێ پیاو بن ئێوەش احترامی خەڵک بگرن تۆ ئاسایشی کچی شێخ جەعفەری هەر کەسێکەیە کە هێت داوای هەوێ لەکەی بە احترامەوە قسەی لەگەڵاکە بەڕێزەوە قسەی لەگەڵاکە ئێوەش ئاگام لێتانە بەڕاستی بێڕێزی بە خەڵکەکەن ئێوەش بێ احترامی بە خەڵکەکەن ئاسایشی سلێمانیەکان و فڵان و شوێنەکان و ئەم بابەتانە یان پۆلیس و ئەم بابەتانە باشە ئێوەش بەبارەکەی تێوەکو ئەوانوان بەڕاستیە بە ناوی قانونەوە ئێوە تعدا لە خەڵکەکەن بە ئاشکرا بەڕاستی ئێوەش ڕێزی ئیشەکەی خۆتان ناگەن ئاسایش و پۆلیس ئەبێ محتەرەم بن ئەبێ کەسی مێشک فراوان بن ئەبێت تەحملی هەموو شتێ بکەن بەڕاستی ڕەنگە کەسێکیان توش بێ جوێنان پێ بدە ئەبێت تەحمل کە لێرە پۆلیسێکە توش ئەبێ تۆ دەرمان خۆرێکە کاکە تووشی ئەبێ سەرجەم بە پۆلیسەکەیات دار هەڵەگێ پەلاماری پۆلیسەکایە لێرە پۆلیس بوو دە و دەخەریکە بێ کە لەپشەیە کات و ئەیبات باشە
ئێوەش کە ئاسایش و پۆلیسن تۆزی پیا بن کاکە ژیان ئێوەش لەگەڵ خەڵکە تۆزی احترامتان لەبێ کاکە ژیان ئایلۆ تۆزی شەریف بن بەڕاستی ڕێزی خەڵک بگرن کاکە کەسێکە هەڵەیەکە کاکە خراپەیەکە کە شتێکەکە بەڕێزەوە تەعاملی لەگەڵاکەن بین بە یاسا بە یاسا تۆی لێ بکاتەوە خۆتان مەیەنە بەشە خۆتادا لە خەڵک مەکەن باشە کچی شێخ جعفەرێکێ بۆ پێڕی بڕۆ لاوە حیوان ئێوای پێمەڵێ کاکە بۆ پێڕێ حیوان تۆیش ماڵی تۆشم بە قورجینێ بە قورگر تۆش بەڕێزەوە تەعامل لەگەڵ خەڵکا بکە کاکە تاو خواتان لەگەڵ عەزیزانی من خۆشەویستانی من خواتان لەگەڵ بە هیوای ڕۆژێ دابێ کە ئەم شتانە ئاوانە مێنێت و دنیایەکی باشتر بێ بۆ خەڵکی کوردستان بەداخەوە بەڕاستی حورمەتم بۆتانێ